دەسا ڕۆژە دامەزراندنا حزبا دموکراتدا سەکرتێرین گشتین هەردوو ئالیین دموکرات ڕادگەهێنین کو هەیە نەهاژی وان باندورێکە مەزن دە قادە سیاسیا ڕۆژهەڵاتی کوردستانێدا هەیە و دە پێشهاتە و بویەراندا نابە ڕۆڵا بێ پارتیە ji ber çavan neyegirtin. Mustafa Hicrî û Xalid Ezîzî bi amajedan bi nerazîbûn ji rewşa nihaya partiyên xwe dibêjin ew ê hewlên ciddî ji bo yekgirtin û bihêztirkirina Partiya Demokrat bidin. Hizba Demokrat roja 25 gelavê jî vate 16 tebaxa sala 1945 lê bajarê Mehabad Rojhilatê Kurdistanê bi pêşevaya Qazî Mihemed li ser bingeha komeleya Jêkav hate avakirin. ڕووناکبیرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە کەڵک وەرگرتن لە هەلومەرجی سیاسی پێکات و لە ئەنجامی شەڕی جیهانی دووەم لە ڕۆژی 25 گەلاوێژی ساڵی 1321 هەتاوی بەرامبەر بە 16 ئوتی 1942 زاینی ڕێکخراوی ژێکاف کۆمەڵی ژیانەوەی کوردیان دامەزراند کە دوای 3 ساڵ تێکۆشانی نهێنی ناوەکەی بۆ حیزبی دیموکراتی کوردستان گۆڕدرا. حیزبێک کە لە 69 ساڵ تەمەنی خۆیدا شکست و هەستانەوەی زۆری بینیوە، بەڵام دەڵێت هێشتا کاریگەری بەسەر گۆڕەپانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستاندا ماوە. لە ماوەی 69 ساڵی تەمەنی خۆیدا هەوراز و نشیوی زۆر بووە، مەوقعەتی وای هەبووە کە توانیوەتی لە نێو خۆی وڵات حزوری هەبێ و باش سیاست بکە. ئێستاش لایەنگران و ئەندامانی حزبی دموکرات لە نێو خۆی وڵات فعالن، بەڵام تەبیعەتەن دەسەڵاتی مطلقی کۆماری ئیسلامی لە ئێران و دیدی ئەمنیەتی ئەو لە کوردستان و حزوری مافیای سپای پاسداران ئەو مەجاالەی بۆ ئێمە نەهێشتوتەوە. حزبی دموکرات خاوەنی سیاسەتێکی ڕێکوپێک ڕابردوویەکی مەحقوڵ نفوزێکی جەماوەری هەیە و لە زۆر بابەتەوە ئێستاش تا ئەوجەی پەیوەندی بە ئێران و کوردستانی ئێرانەوە هەیە. مادام قسە لە داهاتووی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بکرێ، حزبی دموکرات یەکێک لەو فاکتۆرانەیە حزوری هەیە. حزبی دیموکرات نزیەکەی دوو دەیەوازی لە چالاکی چەکداری هێناوە، بەڵام بەرپرسانی ئەو حیزبە دەڵێن ڕاگررتنی ئەو شێوازە لە چالاکی نەبۆتە هۆی دامرکانی چرای خەباتیان. ڕەنگە خەڵک بە شێوەیەکی سنەتی ئارەزوو دەکا کە حیزبی دموکرات وەکو ساڵانی دوای ڕوخانی ڕژێمی پاشایەتی بە شێوەی چەکداری حزوری هەبێت لە نێو خۆی کوردستاندا، ئەوانە وەک بۆ خەڵک جێگای دڵخۆشیە. ڕەنگە حیزبی دموکراتی کوردستانیش هەر لەسەر ئەو باوەڕەیە کە ڕۆژێک ئەگەر خەباتی چەکداری دووبارە بە قازاندی تەوە بێ دەستی پێ بکاتەوە، بەڵام ئەوە بە معنایەوەی نییە ئەگەر حیزبێکی سیاسی چەکی بەدەستەوە نەبوو یا خەباتی چەکداری نەبوو، هیدیەوە حزوری لە نێو خەڵکەکەدا نییە. بەڵامدان بەوەشتا دەنێن وەکو سەردەمی چالاکی چەکداری نە لە کوردستان و نە لە ئاستی نێودەوڵەتیدا بڕەویان نەماوە. مادام بەستەرێکی مناسب نییە کە تۆ بچی لەسەر میزی مزاکرە و گفتوگۆ لەگەڵ لایەنەکان بیهێنێ گۆڕێ، تەبیعەتەن ئەو بەستەرە مناسبە، ئەو زەمینە مناسبە بۆ دیپلۆماسی ئێمەش نایەتە پێشێ. ئەگەر بگەڕێنەوە دوایە کاتێک حزبی دموکرات نفوزی هەروە خۆی بوو، پێشمەرگەیەکی زۆری هەبوو لە ئێران لە دژی کۆماری ئیسلامی شەڕی دەکرد، بەشێک لەو دیپلۆماسی کە ئێستا کوردی باشووری کوردستانیش بەتایبەت لە ئەوروپا و فەڕەنسا بەهرەی لێوەردەگرن، نەتیجەی کار و تێکۆشانی دیپلۆماسی حزبی دموکرات بوو. جا بە باوەڕی من باشترین دیپلۆماسی ئەوەیە کە تۆ بەستەرت هەبێ بۆ خۆت بە کار و کردەوەی خۆت لە هەر بوارێکدا بێ لە مەیدانەکە مەطرح بی. حزبی دموکرات لەگەڵ چەندین کێشە و گرفتی نێوخۆیی و دەرەکی بەرەوڕوە. ئەوان دەڵێن زەبروزەنگی کۆماری ئیسلامی ئێران گەورەترین بربەستی دەرەکی چالاکیان و پێکەوە هەڵنەکردن و کردبوونیان گرنگترین کۆسپی نێوخۆییە. دەگەڵەوەی کە حزبی دموکراتی کوردستانی ئێران لە نەزەر کۆماری ئیسلامی ئێرانەوە حیزبێکی هەڵوەشاوە ڕاگەیەنراوە غیری قانونیە، وەکو بۆم باسکردی تێکۆشەرانی ئێمە دەکەونە ژێر تاقیب و ئازار و شکنجە، بەڵام ئەوە بە معنای نییە کە حیزبی دموکرات لە نێو خۆی کوردستاندا حزوری نییە. ئێمە ئێستاش بێجگە لە بەشی ئاشکرای حیزبەکەمان کە کادر و پێشمەرگە و ڕێبەرایەتی حیزبن لە دەرەوەی کوردستانی ئێرانن، بەڵام هەموو هێز و توانای ئێمە کە ئەندام و لایەنگرانێکی یەکجار زۆرن لە کوردستانی ئێراندا لەوێ حزوریان هەیە. من بەڕاشکاوی ئەوە قبول دەکەم لە دبوونی حزبی دموکرات کێشەکانی نێو حزبی دموکرات و باڵی ئەو کێشانە دەگەڕێتەوە سەر ڕەهبەرانی حزب پێش لە دبوون و ئێستاش ئەگەر ئێمە بە قەنەعەتێک ناگەین دیسان هەردوو لای دموکرات لێ مەسئولن کە بۆتە گرفتێکی یەکجار زۆر سەرەکی بۆ دموکراتەکان بۆ کوردی ڕۆژهەڵات بۆ ئەندامانی هەردوو گلامان و لەمپەرێکی گەورەیە لە مقابل وحدەت و دروستکردنەوەی دموکراتێکی یەکگرتو بە قووەت.
بۆ ئەو مەبەستەش دایانەوێت ئەو گرفتە لە کۆڵ خۆیان و بزوتنەوەی نەتەوەی ڕۆژهەڵاتی کوردستان بکەنەوە، بەڵام هێشتا بە ئەنجام نەگەیشتون. ئێمە هەیەتێکمان هەیە کە لەگەڵ هەیەتی ئەوان کە دیاریان کردووە لە دانوستان و توێژدان بۆ دیتنەوەی ڕێگاچارەیەک کە بمانگەیەنێ بە یەکگرتنەوەیەک کە و یەکگرتنەوە وەکو یەکگرتنەوەکەی پێشوو دووبارە جودابوونەوەیەکی لێ شین نەبێتەوە. سەرەڕای ئەو کۆسپانە بە گوتەی بەرپرسانیە و حیزبە ئەوان توانایان هەیە بەپێی هەلومەرج و بارودۆخی سیاسی دووبارە حیزبەکان بژێننەوە. هاوکات ئاماژە بەوەش دەکەن لە ڕەوشێکی باش و دڵخوازدانین و پێویستیان بە هەستانەوە هەیە. زۆر بە خۆمان لە حاڵەتێکی باشدا نابینین، بەڵام شکاندنی ئەو حاڵەتە و هاتنە دەر لەو قەیرانە پێویستی بە کۆدەنجێکی هەمولایەکەیە، پێویستی بە باسخانێکەیە، پێداچوونەوە بەسەر سیاسەتەکان هەیە، بەسەر مێژووی 69 ساڵی حزبی دموکرات هەیە. حزبی دموکرات دەڵێت لە ڕابردوودا شانازی گەورەی خوڵقاندون، ئەو شانازیانەش بە گوتەی هەندێک کەسولایەن بوونەتە نانێک کە لە ناکارامەیی ئێستایدا ئەو حیزبە دەیخوات. ئەگەرچی بەرپرسەکانی ئەوە ڕەت دەکەنەوە پیان وایە ئەو حیزبە بای ئەوەندەی هێز و پشتیوانی جەماوەری هەیە کە جارێ بەرگەی هێرشی نەیاران و گازندەی ڕەخنەگرانی بگرێت. برزن هەر ئیرۆژی هەردوو ئالیەن حەدەکە و حەدەک لە بنگەی سەرکرداتیە پارتیên خۆ بە ڕێوڕسمên تایبەت 69مین ساڵڤەگەر ئاوابوونە پارتیên خۆ ببیرانین.